لەم سەردانەدا چەندین بابەتی گرنگ چاوتۆ دەکرێن ئەمەش مەبەستمانەکە لەبارەی گرنگی پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران گفتوگۆی زیاتر بکەین. دکتۆر عومەر نورەدینی مامۆستای زانکۆ لە ستۆدیۆ لەگەڵێم ئامادەیە. دکتۆر زۆر بەخێر بیت. پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و ئێران لە چ ئاستێکدان؟ پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان لەگەڵ ئێران لە ڕاستیدا مێژوویەکی دوور و درێژیان هەیە. ئەگەر سەیری مێژووی ئەو پەیوەندیانەکەی دەبینین کە هەڵکشان و داکشان ئاسایی بوونەوە و گرژی لە نێوانی ئەو پەیوەندیانەدا هەبووە. بەداخەوە لە بارودۆخی ڕابردوودا کار بەوە گەیشت کە شێوازی مامەڵەکردنی کۆماری ئیسلامی ئێران لەگەڵ هەرێمی کوردستان بگاتە ئاستی زمانی بەکارهێنانی موشک و درۆنبارانکردنی هەرێمی کوردستان. ئەمە نیشانەی ئەوەیە کە جۆرێک لە گرفت لەو پەیوەندیەدا هەبووە، جۆرێک لە گرژی هەیە. هەرێمی کوردستان هەمیشە جەختی لەسەرەوە کردوتەوە کە بە هیچ شێوەیەک هەرێمی کوردستان نە لە ڕابردوو نە لە ئێستا و نە لە داهاتووشدا نەبووتە شوێنێک بۆ ئەوەی کە هەڕەشە بۆ سەر ئاسایشی ناوخۆ ئاسایشی نیشتیمانی کۆماری ئیسلامی دروست ببێت. بەڵام پێدەچێت لەو نێوەدا جۆرێک لە بەدحاڵیبوون یا دروستکردنی وێنەیەکی ناواقعی لە لای بڕیاربەدەستانی کۆماری ئیسلامی ئێران دروست بوێ، وەکو ئەوەی کە هەرێمی کوردستان هەڕەشەیە، وەکو ئەوەی کە هەرێمی کوردستان ئیسرائیلی دووەمە. لە ڕاستیدا ئەم شێوە وێنەی هەرێمی کوردستان واقعی نییە. شێوە وێنەی هەرێمی کوردستان بە تایبەتیش پەیوەندیەکان و سیاسەتی دەرەکی هەرێمی کوردستان بەرامبەر بە ئێران بریتی بۆ لەوەی کە پێویستمان بەوەیە بەیەکەوە کار لەسەر هێنانە ئارای ئاسایشی هاوبەش بکەیت، چونکە هەردوو لا کاریگەری پۆزتیڤیان لەسەر خوڵقاندنی کەشوهەوایەکی ئەو تۆ هەیە کە دڵنیابوون لە ئاسایشی یەکتر هەبێ. هەروەها لە ڕووی بازرگانی و ئابووریەوە پەیوەندیەکی بەهێز هەبووە، بەڵام بەداخەوە دروستبوونی ئەم کێشانە ئەم گرژیانە و پەنابردن بۆ بەکارهێنانی ئامرازی سەربازی لە مامەڵەکردن لەگەڵ هەرێمی کوردستاندا کار بەوە گەیشت کە ئێستا داتاکان و ژمارەکان پێمان دەڵێن ئاڵوگۆڕی بازرگانی ئێران لەگەڵ هەرێمی کوردستان لە پاشە کشەدایە بە بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوو کە بەڵێ. بوو بەرە دکتۆر باسی وێنەکەت کرد بە شێوەیەکی گشتی، باسی ئەو پەیوەندیە مێژوانت کرد کە لە نێوان هەرێمی کوردستان و هەروەها ئێران هەن. بەم جورە سەردانانە تا چەند گرنگە تەرجمە بکرێن بۆ بەدەستخستنی دەرفەتی باشتر، بۆ بەدەستخستنی دەستکەوتی باشتر لە بواری ئاسایش، لە بواری وزە، لە بواری ئابووری؟ بێگومان ئێمە وای دەبینین کە ئەم تێگەیشتنە دروستە ئێستا لە ئارادایە. ئەم تێگەیشتنە دروستە بە تایبەتیش ئەم ئاماژانە دەبیندرێن لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە لە سیاسەتی دەرەوەی ئەوان بەرامبەر بە هەرێمی کوردستان و عێراق ئەوە دەخوێندرێتەوە کە پێویستە ئەم گرژیانە خاو بکرێتەوە، ئەگەر کێشە هەبێت چارەسەریان بۆ بدرۆزرێتەوە. ئێمە وای دەبینین بە تایبەتیش ئەم سەردانەی جەنابی سەرۆکی هەرێم و پێکهاتەی وەفدەکەی و ئەوەی کە ئێوەش باستان کرد ئەم دیدار و گفتوگویانە لەم ئاستە باڵایەدا ئەوە نیشان دەدات کە یەک کۆماری ئیسلامی ئێران سەبارەت بە قوارەی سیاسی و دەستوری هەرێمی کوردستان ئیتر وەکو واقعێکی جیۆپۆلیتیکی سەیری دەکات. واقعێکی جیۆپۆلیتیکی وەکو ئەوەی کە تۆ بوونێکی سیاسیت هەیە و ئەم بوونە سیاسیەی تۆ کاریگەری هەیە، هێزی هەیە، بەرژەوەندی هەیە، پێویستە مامەڵەی لەگەڵ بکرێت. دوو دەبینین کە لە چوارچێوەی موئەسساتی فەرمی هەرێمی کوردستاندا، لە چوارچێوەی پۆستە فەرمیەکاندا ئەم مامەڵە و ئەم دیدار و دیبلۆماسیەتە هەیە کە جاران بە شێوەیەک لە شێوەیەک لە سیاسەتی دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران لەگەڵ هەرێمی کوردستان دەبینی زیاتر مامەڵە لەگەڵ حیزبە سیاسیەکان بوو، کەمتر مامەڵە لەگەڵ موئەسساتی فەرمی و پۆستە فەرمیەکان بوو. بەڵام لەم دیدارەدا ئەوە نیشان دەدێت کە گۆڕانێک لە ڕوئیا و خوێندنەوەی کۆماری ئیسلامی ئێران بەرامبەر بە هەرێمی کوردستان هەیە. بۆیە پێمان وایە و
گەشتبینین بەوەی کە ئەم دیدارە دەبێتە مای ئەوەی کە قۆناغێکی تازە لە پەیوەندیە سیاسی، بازرگانی، ئەمنی، دیبلۆماسیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران بێتە ئاراوە بە شێوەیەک کە خزمەتی دراوسێتی باش بەرژەوەندی بە هاوبەشی هەردوو لە بە تایبەتیش لە ڕووی ئاساییشەوە، لە ڕووی ئابوووریەوە، لە ڕووی بازرگانیەوە. باشە دکتۆر، ینی لەگەڵەوەی کە باست کرد ئەمە فاکتێکی جیۆپۆلەتیکیە لە نێوان هەرێمی کوردستان و ئێران، لەگەڵەوەشدا سنوورێکی زۆرمان هەیە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران. تا چەند گرنگەکە وەکو دوو دراوسێ پێکەوە کار بکەن بۆ ئەوەی کە سوود لە پەیوەندیەکانی نێوانیان وەربگرن بۆ هەر کام لە بوارەکانی ئاسایش، ئابووری، بوارەکانی دیکە بێت. لە ڕاستیدا ئەم ڕووداوانەی ڕابردوو کە ڕوویاندا هەردوو لا دەبێت لەسەر ئەو ڕووداوانە بوەستن. لەکوێدا کەم و کوڕیەک هەیە، لەکوێدا گرفتێک هەیە، لەکوێدا گرەیەک هەیە پێویستە بکرێتەوە. ئەوەی کە ئێمە چاودێریمان کردەوە بەرادەچوونمان کردووە لەو ڕووداوانەی کە لە ڕابردوودا ڕوویاندا بە تایبەتی دوایین بەکارهێنانی هێزی سەربازی کۆماری ئیسلامی بەرامبەر بە هەرێمی کوردستان وای دەبینین کە دوای هەڵسەنگاندون و خوێندنەوە خۆیان بەوە گەیشتون کە ئەمە باش نەبوو. خزمەتی ئەو ئامانجانەی نەکرد کە ئەوان هەیان بوو، بۆی پێویستی بە پێداچوونەوە هەیە. پێداچوونەوەیە کە ئێمە بباتە قۆناغێکی ترەوە. ئەوەی کە بەڕێزت باسی دەکەی سەبارەت بە پرسی ئاسایشی سنووری زەمینی عراق بە گشتی لەگەڵ کۆماری ئیسلامی نزیکی 1500 کیلۆمەتر، 750 کیلۆمەتری لە خانەقینەوە تا حاجی ئۆمەران واتە هەرێمی کوردستان لەگەڵ کۆماری ئیسلامی سنووری زەمینی نزیکی 750 کیلۆمەتر. ئەم سنوورەش هەڵکەوتەی جوگرافی وایە بە شێوەیەکە کە چڕە سەختە، بۆیە ڕەنگە ئەم جوگرافیایە ببێتە سەرچاوەیەک بۆ دروستبوونی نیگەرانی ئاسایش. بەڵام گرنگ ئەوەیە سیاسەتێک لە هەرێمی کوردستاندا لە ئاراندا نییە کە بە بەرنامە بیهەوێ ئاسایشی ناوخۆی کۆماری ئیسلامی و ئێران بکاتە ئامانج. پێم وایە ئەمە وای دەبینین کە کۆماری ئیسلامی لەوەدا ئێستا بە دڵنیایی گەیشتووە، بە تایبەتی لەو ڕێکەوتنە ئەمنیەی کە لە نێوان عراق و لە نێوان ئێران لە ساڵی ڕابردوو هاتوۆتە ئارا، هەرێمی کوردستانیش بەشدار بووە لە گەڵاڵەکردن، هەروەها لە هەنگاوە پراکتیکیەکان بۆ جێبەجێکردین ئەم ڕێکەوتنامەیە. هەرێمی کوردستان بە تەواوەتی بە ئەرکەکانی سەرشانی خۆی هەڵساوە، هەروەها حوسنی نیەتی بە تەواوەتی نیشان داوە کە ئێمە نەک نابینە مایەی نیگەرانی و دوودڵی بۆ ئێوە لە ڕووی ئاسایشەوە، بەڵکو ئێمە دەبینە مایەی دڵنیایی. بەڵام بە هەمان شێوە ئێمەش تەوەقعی ئەوەمان هەیە کە لە ناوخۆی ئێرانەوە لەلایەن ئەم دەوڵەتە دراوسەیە بەهێزە جەمسەرەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە نەک هەڕەشە بۆ سەر ئێمە نەکرێت، بەڵکو دڵنیاییمان هەبێت. زۆر باشە دکتۆر، کەواتە هاوکاریشم ئاماژەی پێکرد ئێمە سنوورێکی بەرفراوانمان لەگەڵ ئێران هەیە. کوردستانێکی ئارام و گەشاوە دەکرێت ببێتە دەرفەتێک بۆ هاوکاریکردنی ئێرانێکی ئارامتر و گەشاوەتر؟ بێشک، چونکە ئەگەر سەیری بارودۆخی ئێستا ئێرانیش بکەین چ لە ڕووی اقتصادیەوە کە ئەو ئابڵۆقەی ئابووری و سزای ئابووری لەسەرە و ڕاستیدا ئەمە فاکت و ڕاستیە کە ئەو کێشەی ئابووری هەیە، بە تایبەتی هەڵاوسانی هەیە، بێکاریەکی زۆر هەیە. ئێران ئێستا پێویستی بەوە هەیە لە ڕێگای پەرەپێدانی پەیوەندیەکانی لەگەڵ هەرێمی کوردستان، لەگەڵ عراق، لەگەڵ درێوسەکانی تر هەوڵ بدات ئەم پەیوەندیانە بەکار بهێنێ. بۆچی؟ بۆ سوکردنی ئەم بارە قورسەی کە لە ڕووی اقتصادی لەسەر شانێتی، لە ڕێگای پەرەپێدانی بازرگانیەوە، لە ڕێگای بوژانەوەی ئابووریەوە. چونکە دەرکەوتووە ڕاستیەکان ئەوە نیشان دەدەن کە هەرێمی کوردستان حتا لە ڕووی دۆزینەوەی هەلی کار بۆ گەنجانی ئەوەی کە هاوڵاتی ئێرانی شوێنێکی گونجاوە، هەروەها زەمینەی گونجاو هەیە بۆ ئەوەی لە ڕووی بازرگانیەوە، لە ڕووی ئابووریەوە هەرێمی کوردستانیش پێویستی بە کاڵای
ئێرانی هەیە، پێویستی بە پیشەسازی ئێرانی هەیە، پێویستی بە کۆمپانیای ئێرانی هەیە، بەڵام تۆ سیرکە لە حدودی زیاتر لە 3000 کۆمپانیا 3000 کۆمپانیای بیانی لە هەرێمی کوردستان بەشی ئێران نزیکی 350 کۆمپانیە بە بەراورد لەگەڵ دەوڵەتێکی تری وەکو تورکیا کە نزیکی 1300 کۆمپانیە. کەواتە لێرەدا کێشەیەک هەیە. بوونی ئەم کێشەیە لە لاوازی پەیوەندی ئابوووریەکان پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە نییە، زیاتر پەیوەندی بەو سیاسەتەوە هەوە لە ڕابردوودا سیاسەتی دەرەکی ئابووری، سیاسەتی دەرەکی پەیوەندی دیبلۆماسیەکانی و لە ڕووی بازرگانیشەوە هی کۆماری ئیسلامی لەگەڵ هەرێمی کوردستان کە وەکو باسم کرد ئەو شێوە وێنەی هەرێمی کوردستان لە لای ئەوان هەبووە لە ڕاستیە وێنەیەکی ناواقعی بووە. باشە ئەو سیاسەتی کە باسیەکەی بۆ نمونە وڵاتانی دیکەی هەرێمی و تەنانەت نێودەوڵەتیش زۆر گرنگیە دەن بە هەرێمی کوردستان و پەیوەندیەکانیان زۆر باشە لەگەڵ هەرێمی کوردستان بە نمونە وڵاتێکی وەکو ئەمریکا. ئێران چۆن لە پێگەی هەرێمی کوردستان ڕوانێت؟ ئێران دەبێ سەیری ئەم دیدار و جوڵە دیبلۆماسیە بکەین کە سبەینە زیاتر شێوەکەی دەبینین و بە ناوەڕۆکەکەی و بە دەرەنجامەکانی ئاشنا دەبین. بەڵام هەمیشە لە دنیای دیبلۆماسی و پەیوەندی دەرەچی نێوان دەوڵەتان و کاراکتەرە سیاسیەکان و لەگەڵ یەکتری پێش ئەنجامدانی دیداری لووتکە و وەفدی باڵای نێوان هەردوولایەن پێشتر ئیش لە ئەم جۆرە پەیوەندیانەدا کراوە. ئاڵوگۆڕی بیرروڕا هەبووە، تەفاهم هەبووە، گۆڕانی ڕوئیا هەبووە و سەرنجام دیدارەکە ئەنجام دەدرێت و بە نەتیجە و دەرهاویشتەی ئەو تۆ دەگەن کە لە بەرژەوەندی هەردوو لابێ. ئەم دیدارە شوای دەبینین کە پێشینەی هەیە، هەردوو لا پێشتر گفتوگویان لەگەڵ یەکتر کردووە، کێشەکانیان لەگەڵ یەکتر تاوتوێ کردووە، هەردوو لا بەوە گەیشتون کە پێویستە ئەم پەیوەندیانە جارێکی تر بینا بکرێنەوە لە هەموو ڕەهەندە جیاوازەکان و ئاستە جیاوازەکانیەوە بە شێوەیە کە ئەوەی کە پێی دەگوترێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕازێک لە شەشە گەورەکان ئاساییشە، ئەوەی کە هەمیشە هەرێمی کوردستان بە تایبەتیش جەنابی سەرۆکی هەرێم، جەنابی سەرۆکی حکوومەت تاکیدیان لێ کردوێتەوە ئەوەیە کە ئاسایش پێویستی بە بەشداری هەموویانە. پێویستی ئەگەر بمانەوێت ئاسایش بۆ هەمومان بێ دەبێت هەموو لایەکتەیدا بەشدار دکتۆر. هەروەها تەکاملی اقتصادی بژانەوەی بازرگانیش بە هەمان شێوە پێویستی بە بەشداری هەمولایەکە. ئەوەی کە ئێستا دەیبینین لەم جموجۆڵەت دیبلۆماسی لە ماوەی ڕابردوودا هەبوو، ئەوەی کە هەولێر لەگەڵ ئەنقەرە هەیبوو، ئەوەی هەولێر لەگەڵ بەغدا هەیبوو، ئەوەی هەولێر ئێستا لەگەڵ تاران هەیەتی، ئەوەیە کە ئێستا هەرێمی کوردستان ڕاستە دەوڵەت نییە، بەس ئەکتەرێکی گوێلێگیراوی خاوەن بەرژەوەندی و هێزی کاریگەری نواندنە. باشە دکتۆر، هەر بەرمەبنای ئەو شڕۆڤەی جەنابەت کە هەرێمی کوردستان ئەکتەرێکی نێودەوڵەتیە خاوەن پێگەیەکی بەهێزە لەسەر ئاستی هەرێماتی لەسەر ئاستی جیهان، بەڵام هەرێمی کوردستان توانیەتی هاوسەنگی لە پەیوەندە سیاسی دیبلۆماسی ئابوووریەکانی خۆیدا دروست بکات یان ئامانجێتی دروست بکات؟ هەرێمی کوردستان هەوڵی داوە، بەڵام لە دروستکردنی هاوسەنگی لە پەیوەندی نێوان دەوڵەتان و ئەکتەرە سیاسیەکانە کۆمەڵک فاکتەری تر هەیە ڕۆڵ دەگیرێت، جیۆپۆلیتیک ڕۆڵی هەیە، توانا و دەرامەتەکانی هێز لە لای هەر یەکێک لەو دەوڵەتە و لەو کاراکتەرانە کاریگەری هەیە. ڕاستە بەراورد لەگەڵ ئەم دەوڵەتانەی دراوسێ هەرێمی کوردستان ڕەنگە لە ڕووی هێزەوە هاوسەنگی نەبێت، بەڵام لە ڕووی ڕۆڵبینینەوە دەرکەوتووە. بۆ نمونە لەو وەرچەرخانە گەورانەی کە لە عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست هاتوۆتە ئاراوە، گەلی کوردستان، قوارەی سیاسی هەرێمی کوردستان ڕۆڵێکی ئەو تۆی نواندووە کە بۆ نمونە لە ڕوبەڕووبوونەوەی داعشە بوو بە بەشێک لە سیستەمی نێودەوڵەتی، بوو بەشێک لەو لایەنانەی کە هاوپەیمانەتی نێودەوڵەتیان لە ڕووی سەربازی و لە ڕووی دیبلۆماسی بۆ ڕوبەڕووبوونەوەی مەترسی داعش و توندڕەوی لە ناوچەکە دروست کرده بوو. لە وەرچەرخانە گەورەکانی وەکو ساڵی 2023 کۆمەلگای نێودەوڵەتی، هاوپەیمانە نێودەوڵەتیەکان، زلهێزەکانی وەکو ئەمریکا هەموویان جەختیان لەسەر ئەوە کردووە کە هەرێمی کوردستان جەختیان لەسەر ئەوە کردووە کە ئیتر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا گەلێک هەیە ناوی گەلی کوردستانە،
ئەم گەلە ئیتر پێویستی بەوە هەیە وجودێکی سیاسی هەبێ لە شێوەی قوارەیەکی سیاسیە ئەو کاتە ئاشتی و ئاسایی لە ڕۆژهەڵاتی ناوەڕازدا بە شێوەیەک دێتە دی کە ئەوەی کە ئامانجی گەلوونەتەوەکانە و لە ناو بڕوانامەی نەتەوەی گرتوەکانیشدا جەختی لێکراوە. زۆر سپاس بەڕێز دکتۆر عومەر نورەدینی مامۆستای زانکۆ سپاسی ئامادەبوون تەکەین لەگەڵمان دەستخۆش.